ئێمە لێرەوە ڕاگەێنین نەخێر بۆ دژایەتی بەرهەمی پێنجوێن بەڵێ بۆ بەرهەمی پێنجوێن ئەم بەرهەمە ڕۆحمانە گیانمانە دڵمانە ماوەیەکە کە بەرهەمی پێنجوێن پێگەیشتووە خەڵکێکی زۆر هاتوون ڕخنە لە بەرهەمەکە ئەگرن ئەڵێن ئەم بەرهەمە گوایە دەرمانە و بۆ خواردن ناشێ جا ئەمڕۆ جوتیارانی پێنجوێن و ئەنجومانەکە کۆبوونەتەوە بۆی ناڕزایەتی دەربڕن دژی ئەو قسانە منەمێت قسە لەگەڵ سەرۆکی ئەنجومانەکە بکەم کاک بەختیار قادرکا بەختیار سڵاو لێبێ قسە هەیە لەسەر ئەم بەرهەمانی جوتیارانی پێنجوێن کە دەرمانە بۆ خواردن ناشێ ئێوە چیتان هەیە لەسەر ئەوە بە کوردی بەڵێ سەرژات دەستخۆشیتان لێەکەم من حەزەکەم لەوە دەست پێ بکەم دیارە باو باپیرانی ئێمە لە ناوچەیەکی بچووکدا توانیان ناوبانگێک دەربکەن کە هەمیشە نەک لە هەرێمی کوردستان لە هەموو عێراقا دوو پێنجوێنی ڕێزێکی تایبەتیە بوو ئەوە نمونەیەکی جوانیان پێشکەش کرده بوو کە هەموو کەس شانازی بە پێنجوێنەوە کرد کە خاوەن دەرگا بوو خاوەن دیوەخان بوو کە تاکە شوێنێ بوو ئوتێلی تیانە بوو پێنجوێنی هەمیشە میوان دۆست پێنجوێنی هەمیشە دڵسۆز لە ڕاستە ئێمەش نەوەی ئەو هاوڵاتیانەی کەونە بەناوبانگە جوانیان بۆ ئێمە جێشتووە دڵنیا بن ئێمەش ئەو ناوبانگە زیاتر پەرەی پێدەین ئینشاڵا بچووکی ناکەینەوە لە شتێکی وا جا بۆیە لە ڕێی ئەم کەناڵی بەڕێستانەوە باس دەوە کەم دیارە دەستێکی ڕەش یەک دوو ساڵە ئەمە لە ساڵانی پێشوشا بوو ئەوە چارەسەر بوو هیچیان بۆ نەمایەوە دیارە ئێساش بە حکمی و چیان بە پێنجوێنە هەڵنایە کە بەرهەمێکی باشی تا بەرهەمێنرێ نەک بۆ هەرێمی کوردستان بۆ ناوەڕاست و باشووری عێراقیش وە ڕۆژانە پتر لە 3 بۆ 4 کرێکار کاری تیاکە ئێمە لێرەوە ڕاگەێنین نەخێر بۆ دژایەتی بەرهەمی پێنجوێن بەڵێ بۆ بەرهەمی پێنجوێن باشترین بەرهەم بە پاکترین ئاو لە ژینگەیەکی تەندروستان بەرهەمانمان بەرهەمیت ئەم بەرهەمە ڕۆحمانە گیانمانە دڵمانە پشکنینتان بۆ ئەم بەرهەمانە کردووە بەتاکید چۆن هەربارێکمان ڕۆژبێتە سلێمانی لەوێ پشکنینی بۆ کراوە و چەند ساڵی ڕابردوو لیژنەیەک لە وەزارەتی کشتتوکاڵ یاریمی کوردستان و وەزارەتی تەندروستیەوە بە حزوری نوێنەری پارێزگاری سلێمان هاتە ناوچەکانمان لەسەر جەم ناوچەکانە سمپڵیان لە بەرهەمەکانمان وەرگرت باشترین بەرهەممان بوو بەڵێ بەرهەمێکی زۆر کوالیت بەرز زۆر ئۆرگانی بەرهەمێکی زۆر باش وحەز بڵێ دەستخۆشەکە وەختی ئەتوانین لەم بەرهەمە بخۆین ئێستا تاقیکەینەوە فەرموو ئەوە جوتیاران لێرە ئەیانوێ بەرهەمەکە تاقیکەنەوە منیش لەگەڵ یانابم خواردنەوە پامێکمەیە دیارە ئیدعاەکەیە حەزەکەم لێرەوە پێتان ڕابگەێنم کە گوایە جوتیارانی پێنجوێن ئەو بەرهەمەکەن خەتێک گێڵنەوە بۆ خوان و بۆ ماڵ و مناڵیان ئەمە خەڵک بە خراپ وەریگرتووە دڵنیاتانەکەم ئەمە ئێمە کە بەرهەمانەکەمانە فرۆشین ئەڵێن با حەڵال بێ پێمان بە خاوەن بەو کەسەی کە کڕیارە پەڵەشودیەکەمانی پێفرۆشی تەماتەکە ئەڵێن بۆی کە حرام نەبێ خۆمان و ماڵ و مناڵمان بەکاری بێنین ئەم خەتە بۆ ماڵ و مناڵی خۆمان بۆی تەداخلی بەرهەمیە و نەکەین کە بەکاری بێنین بۆ خۆمانێکینە و جیاوازیە لە هیچ شوێکار نییە دەستان بەڵێ ئەوە قسەی سەرۆکی ئەنجومانەکە بۆ باسی لەوە کرد کە بەرهەمەکانی هیچ کێشەیەکی نییە و لە پشکنینیش دەرچووە